لە هەرێمی کوردستاندا دوو بەرەی سیاسی دروست بووە کە یەکێکیان داوای چەسپاندنی سیستمی سەرۆکایەتی دەکا وەک سیستمی حکومڕانی هەرێمی کوردستان و ئەویتر داوا دەکا سیستمی حکومڕانی پەرلەمانی بێت. هەردوو لە جەخت دەکەنەوە کە ئەو سیستمەی ئەوان داوای دەکەن بۆ بەهێزکردنی بنەماکانی دیموکراسی و بەشداری زیاتری هاوڵاتیانە لە بڕیاری سیاسیدا، بەڵام لەم راپۆرتەدا ئاشکرای دەکەین مەرج نییە تەنها سیستمی حکومڕانی و ناوی دەوڵەتەکان بنەمای دروستکردنی دەوڵەتێکی دیموکراسی بێت و بەڵکو دیموکراسی پشت با چەند بنەمایەکی تر دەبەستێت. ئەمریکا هەرچەندە بەپێی دەسوور و لە ڕێگەی دام و دەستگاکانی ئەوە بنەما دیموکراسیەکان و ماف و ئازادیە کەسیەکانی شەسپاندووە، بەڵام بەتەنها وشەیەکیش لە دەستوری ئەمریکادا ئاماژە نەدراوە بە وشەی دیموکراسی. لە لایەکی ترەوە نزیکەی 8 وڵات هەن کە ناوی دەوڵەتەکانیان دیموکراتی کۆماریە بەڵام دەوڵەتی دیکتاتۆرین. نمونەی یەکێک لە وڵاتانەش کۆماری گەلی دیموکراتی کۆریای باکوورە کە سیستمێکی دیکتاتۆری تێیدا حکومڕانە و ئازادە مەدەنی و مافە سیاسیەکان لە خراپترین ئازدایە. بە پێی لێکۆڵینەوەیەکی گۆڤاری ئیکۆنۆمیستی بەریتانی، بارودۆخی دیموکراسی لە کۆی 167 وڵاتی جیهان بەم شێوەیە. تەنها 24 وڵات دیموکراسین و 52 وڵات تا ڕادەیەک دیموکراسین. لە بەرامبەریشدا 39 وڵات سیستمی تێکەڵی هەرێکە لە دیموکراسی و دیکتاتۆری تێیاندا باڵەدەستە و 52 وڵاتیش لە سەرتاسەری جیهاندا سیستمی حکومڕانی تێیاندا دیکتاتۆریە. لەو 24 وڵاتەی کە تەواو دیموکراسین سیستمی حکومڕانی 11یان پەرلەمانی پاشایەتیە کە لەو سیستمانەدا پەرلەمان باڵەدەستە و دەسەڵاتەکانی پاشا بەپێی دەستوور دەسەڵاتی تەشریفاتین و پاشا کەسێکی بێلایەنە و ناتوانێت سیاسەتی حکومڕانی دەوڵەت دیاری بکات. هەرچەندە پاشا دەسەڵاتی هەیە پەرلەمان هەڵوەشێنێتەوە یاخود یاساکان پەسەند بکە، بەڵام ناتوانێت ئەو دەسەڵاتانە بۆ خواستی تاکەکەسی خۆی بەکاربێنێت و تەنها ئیجراعاتی ڕەمزین. وڵاتانی بەریتانیا و ئوسترالیا و نەرویژ نمونەی دیاری سیستمی پەرلەمانی پاشایەتین. بەڵام نمونەی زۆر وڵاتیژان کە سیستەمیان پاشایەتی و دیکتاتۆرین، بۆ نمونە وڵاتێکی وەکو سعودیا کە لە ڕیزبەندی 116مین وڵاتی دیموکراسیدایە و لە لیستی وڵاتی دیکتاتۆرەکاندایە، تەنانەت وڵاتێکی وەکو بەحرین کە سیستمی پەرلەمانی پاشایەتیە یەکێکە لە وڵاتە دیکتاتۆرەکان و لە ڕیزبەندی 147مین وڵاتی دیموکراسیدایە. لە ناو ئەو وڵاتانەی تەواو دیموکراسین 5یان سیستمیان پەرلەمانیە کە سەرۆک و سەرۆکوەزیران لە بەردەم پەرلەمانی ئەو وڵاتەدا بەرپرسیارن و لە ناو پەرلەمانەوە سەرۆک هەڵدەبژێردێت. وڵاتی ئەڵمانیا و فینلاند نمونەی سیستمی پەرلەمانین. لە بەرامبەردا چەند وڵاتێکن کە سیستمیان پەرلەمانیە بەڵام لە ڕیزی وڵاتە دیکتاتۆرەکان هەژمار کراون. بۆ نمونە وڵاتێکی وەکو ئەیسیوپیا کە لە ڕیزبەندی 124مین وڵاتی دیموکراسیدایە. لە کۆی وڵاتە تەواو دیموکراسیەکانی جیهان تەنها 4 وڵاتیان سیستمیان سەرۆکایەتیە کە سەرۆک لە وڵاتانە لە ناو گەلەوە هەڵدەبژێرێ، بەڵام دەسەڵاتەکانی سەرۆک بەپێی دەسوور ڕێکخراون. ئۆروگوای و کۆریای باشوور نمونەی ئەو وڵاتە دیموکراتیانن کە سیستمیان سەرۆکایەتیە. بەڵام لە هەندێک وڵاتدا سیستمی دەوڵەتیاندا سەرۆکایەتیە و سەرەڕێخستنی بەپێی دەسوور بەڵام دەوڵەتێکی دیکتاتۆرین. بۆ نمونە تورکمانستان کە لە ڕیزبەندی 160مین وڵاتی دیموکراسیدایە و ئێران کە لە ڕیزبەندی 158مین وڵاتی دیموکراسیدایە. ڕێکخراوی فریدەم هاوسی ئەمریکی ڕایگەیاندووە کە لە ساڵی 2014دا وڵاتە دیکتاتۆرەکان بێسر بوون و چەند تایبەتمەندیەکیان هەیە، لەوانە کۆنتڕۆڵکردنی میدیا لەلایەن دەوڵەتەوە و گەندەڵی و کۆنتڕۆڵکردنی پۆستەکانی دەوڵەت لەلایەن کەسانی نەشیاوە و جیاوازی زۆری ئابووری لە نێوان چینەکانی کۆمەڵگەدا و سنووردارکردنی ئازادە مەدەنیەکان و کۆنتڕۆڵکردنی دەوڵەت لەلایەن یەک کەس و پارتێکی سیاسیەوە. هەر لە دەوڵەتە دیکتاتۆریەکاندا سوپا دەسەڵاتێکی بەرفراوانی هەیە و دەوڵەت بەردەوام پروپاگەندەکان بڵاو دەکاتەوە بۆ درێژەدان بە دەسەڵاتی خۆی و تیرۆری کەسایەتیەکان دەکات. بە پێی ئەم بەدووەدا چوونە دەردەکەوێت ڕێژەی دیموکراسی هەر وڵات و هەر هەرێمێک تەنها پەیوەست نییە بە سیستمی حکومڕانیەوە، بەڵکو دیموکراسی لە هەر وڵاتێکدا پێش دەبەستێ با چەند بنەمایە کە خۆی دەبینێتەوە لە دەسەودەستکردنی دەسەڵات و ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆیدا و جیاکردنەوە سەربەخۆی هەرێکە لە دەسەڵاتەکانی یاسایی و جێبەجێکردن و دادوەری. لە هەمان کادا ماف و ئازادی ڕادەربڕین بەپێی دەسوور پارێزراو بێت و دام و دەستگاکانی دەوڵەت پێشێلی ئەو ئازادیانە نەکەن.